بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵەڕە ناسمراوەتان پێشکەش دەکەم. هەرێمی کوردستان هاوشێوەی تەواوی وڵاتانی دنیا و وڵاتانی دراوسێ بەبەش نییە لە ڕووداوەکانی کوشتن و شتێک کە جێگەی سەرنجە و جێگەی پرسیار و هەڵوێستە لە سەرکردناوەیە کە لە هەرێمی کوردستاندا ڕووداوەکانی کوشتن خەریکە لە حاڵەتەوە دەبنە دیاردە و ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون. دەمانێت بزانین هۆکارەکانی زیادبوونی ڕووداوی کوشتن لە هەرێمی کوردستاندا چین و هۆکارەکان چین و چارەسەرەکان چین و لە ڕووی یاسایی و ئاینیەوە دەکرێت چی بگیرێتە بەروە ڕێگە و ڕێساکان چین. بۆچی ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە؟ ئەمە تەوەری ڕایاڵی ئەمڕۆیە بە میوانداری بەڕێزان کاک فەرمان حەسەن پارێزەر لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت، هەروەها مامۆستا حەسەن عەبدوڵڵا مامۆستای ئاینی لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک فەرمان پێمان بڵێ بۆچی ئەم ڕووداوانە بەردەوام دەبینین دووبارە دەبنەوە؟ وەڵە زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەرانی پێیان. سەرتامێ بڵێم بەڕاستی و بارودۆخی هەرێمی کوردستانی پیاگوزارەکە و بەتایبەتی ساڵنەی دوایی بەڕاستی جێگەی مەترسیەکی جددیە و ئابێ هەڵواستی لەسەر بکرێت ئەگەر گرفتە گەورەکانەوەی لەگەڵ هەموو دووبارەبوونی هەموو ڕووداوێکی کوشتنەوەیە ئەگەر سەرنجی هۆکارەکان دووبارەن یان ڕووداوەکان تا ڕادەیەک شێوەیان دووبارەیە و بکەرەکانیان تا ڕادەیەک لە جیهەتێکەوە یا دووبارن. من ئەگەر ئێستا دوایین دەنمونەی قەتڵ یاخود ڕووداوی کوشتن لە هەرێمی کوردستان وەربگیرێ نیوە یاخود زیاتری بکەری تاوانەکانیان کەسانن لە هێزە ئەمنیەکان یاخود نزیکانی بەرپرسانی هێزە ئەمنیەکانن یاخود ئەو چەکانەی کە بەدەستیان هێناوە لە ڕێگەی هێزە حیزبەکانەوە بەدەست هاتوون. بۆیە مەترسیدارترین هۆکار وجود و بوونی حیزبە لەناو کۆمەڵگەی ئێمە بە شێوەی چەکدارکردن و بە شێوەی چەکدارکردنی کۆمەڵگە و دروستکردنی گروپی چەکداری جیاواز. یعنی حاڵەتەکان ئێستا ڕوونن، یعنی یەکێک لە هۆکارە زۆر مەترسیدارەکان ئەوەیە بکەرانی تاوانەکان ئەندامانی هێزە ئەمنیەکان یاخود ئەوانن کە لەلایەن هێزە ئەمنیەکان و پاڵپشتیەکرێن. هۆکاری تریش لە ڕاستی ئەگەر هەروە بەسەرپێی لەسەری بوەستی بە بڕۆی من بۆ پاشەکشی یاخود بێتوانەیە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە لە دیراسەکردن یاخود معالەجەکردنی هۆکارەکان. طبعا ئێمە ناین لێرە باز لە کۆمەڵگەیەکی میسالی بکەین کە بڵێن ئەبێ خاڵی بێ لە تاوان، ئەبێ تاوانی تێدا نەبێت، ئەبێ خاڵی بێ لە کوشتن. ئەمە مستەحیلە. بەڵام ئەو بارودۆخەشی کە ئێستا هەیە حکوومەت لە هیچ کام لە پنتەکانی چاکردنی ڕوبەری کۆمەڵایەتیە بوونی نییە. لە ڕاستیە بۆ توێژینەوە یاخود قسەکردن لەسەر ئەم بابەتە پێویست بۆ حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ هەر ڕووداوێکە یاخود لەگەڵ زیادبوونی ڕووداوەکانە خۆی بێتە سەرخە توێژینەوەی هەبێ، توێژینەوە لەسەر هۆکارەکان بکات بۆ بە دوای چارەسەرا بگەڕێ. بەڵام من نازانم ئەپرسم ئایا هیچ جیهەتێکی حکومی هەیە کا لەسەر بابەتانە بکە؟ ئایا هیچ دیراسەتێکی حکومی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بۆ دیاریکردنی هۆکارەکان و چارەسەرکردن لە ناوبردننی هۆکارەکان؟ من تا ئێستا نەمبینیەوە و جدیەتم نەبینیەوە وەکاری حکومیشم نەبینی بۆم بابەتە لە کاتێکە لە پێشینەی حکوومەتە لە ڕاستی سەقامگیری و ژیانی خەڵک فراهم بکەوە ئاستێک بۆ ڕووداوەکانی کوشتن دابنێت، چونکە بەم جۆرەی ئێستا کۆمەڵگەی ئێمە لە لێواری مەترسیەکی زۆر گەورەیە. واتە هۆکاری یەکەم بە چەکدارکردنی کۆمەڵگەیە لەلایەن حیزبەکانەوە، هۆکاری دووەم نەبوونی حکوومەت ئێمە حکوومەتمان نییە لەناو ئەم شتانە ئیش بکات لە ڕاستیە. هۆکارێکی تری ژەوەیە بە بڕۆی من لە هەرێمی کوردستان لە ڕووی تەربەوی و پەروەردەییەوە لە 10 ساڵی ئەخیر بەتایبەتی ئەگەر 15 بۆ 10 ساڵی ئەخیر وەربگیری پەروەردەی لە ڕووی پەروەردەی هەرێمی کوردستان تەدمیر بووە، واتە ڕوبەڕووی تەدمیرێکی زۆر گەورە بووەتەوە. کارتی پەروەردەی ئێمە فەشەلی هێناوە. ئەگەر بەم جۆرەی ئێمە کە پەروەردەی تێدایە کاتێک وازە پەروەردەیەکەم کۆزگە خەڵکانی تایبەتمەند باسن لە گرنگی بابەتە بکردایە، بەڵام بەدڵنیایی و مەترسی زۆری هەیە و لایەنی پەروەردەی ئێستا تەرکیز دەکاتە لەسەر کۆمەڵێ بابەتی ڕوانی شکڵی و لە ڕاستیە لە ڕووی مۆزوعیەوە لەگەڵ ئینسان و ئەوانی کە ناو پەروەردەیان ناوەستێتەوە. و من پێم وایە ئەم پاشەکشەی ڕۆڵی پەروەردە لە پێگەیاندنی ئینسانە هۆکاری سەرەکیە بۆی ئەم کۆمەڵگەی ئێمە ئێستا لە لێواری داڕوخانێکی زۆر مەترسیدارە. کەواتە لە ڕووی پەروەردەییەوە توانین چی بکەین لە ناوەندەکانی خوێندنە لە هەرێمی کوردستانە لەمڕۆ ئەگەر گرێ بدەین بەتەواو؟ ئەوەی پەیوەندی بە پەروەردەی دوو ئەرکی هەیە، فێرکردن و پەروەردە لە ڕاستیە. ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تەنها فێرکردنە، لە فێرکردنەکەشا تا ڕادەیەکی زۆر سەرکەوتون نەبووە. ئێستا بە هەموو قدراتی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت مجرد مافەکانی مامۆستا بدات تاوەکۆی بە خەمی خوێندکار بکات و پێ بگەێنێت و فریا بکات و نیزامێکی پەروەردەی بەهێز و بەقوەتمانە بێت. هۆکارێکی تریش بە بڕوای من ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی ئەو حکوومەتە بۆ جۆرە نییە گرنگی بەلایەنی ئاینی بە پێگەیاندنی ئاینی بە مزگەوتەکان و بە مامۆستای ئاینی بدات بە پێچەوانە و حکوومەت و دوو حیزبە سەرەکیەکە هۆکاری تەفرەقان لە نێوان گروپە ئاینە جیاوازەکانە و بە دروستکردن و خودکردنەوەی کۆمەڵە گروپی سیاسی ئاینی یاخود ئەو مەلاو لەگەڵ ڕێزنده و مامۆستا ئاینانی کە بە دڵی خۆیان قسەکەن
واتە نایە گرنگی بە ناوەندە ئاینیەکان بدات بۆ ئەوەی ڕۆڵیان هەبێت لە پێگەیاندن و پەروەردەکردنی کۆمەڵگەوە بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە پێچەوانەوە ئەو حیزبانە بە تایبەتی دوو حیزبی دەساڵ هۆکاری دروستبوونی کێشەن لەو مەجالەیە بۆیە ئەمەش بەڕاستیە کرێوەکوێک لە هۆکارەکان باز بکرێت کە ڕۆڵی مامۆستایانی ئاینی تا ڕادێکی زۆر مقەیەد کراوە لە ئامۆژگاریکردن و چارەسەرکردنی بابەتان. دەستخۆش کاک فەرمان. مامۆستا حەسەن، ئێوارە باش، سوپاس میوانی ڕایەڵی ئەمڕۆی. پێمان بڵێ لە هیچ بار و دۆخێکە دەکرێت کەسێک دەستی بچێتە خوێنی خۆی یا کەسێکی تر؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. صلاة إخوة جنابتان وهم كاتكتان باش. بێگومان مرۆڤ کە دروستکراوێکی ڕێز لێگیراوی خوایە سبحانه وتعالى. بەڵێ. مرۆڤ ناتوانێت بۆ خۆی ڕێگە بە خۆ بدات کەسێک کۆتایی بە ژیانی کەسێک یان کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. بەڵێ. لەبەرەوە ژیانی ئینسان تەنانەت ئەندامەکانی جەستەی ئینسان لە لای مرۆڤ ئەمانەتە. خودی خۆمان خاوەنی خۆمان نین، خاوەنی ئەندامەکانی جەستەی خۆمان نین، خاوەنی ژیان و گیانی خۆمان نین، بەڵکو ئێمە خوا سبحانه وتعالى ئەو ژیانەی پێبەخشیوین، پێی کەرەم کردوین، هەر بۆ خۆشی بۆ کاتێک بۆ ئەجەلێکی دیاریکراو لێمانی وەردەگرێتەوە. ئەوەی کە دەستی دەچێتە خوێنی خۆی دەکوژێت یان کەسێکی دیکە دەکوژێت، بێگومان تاوانێکی گەورە ئەنجام دەدات بە پێی یعنی شتێکی زۆر بەدیهی و ڕوونە کە ئەوەی قورئانی خوێن دەبێتەوە یان گوێی لێگرت بێت تەنانەت لێیشی تێنەگا. ئەو ئاەتانەی باسی قەتلەکەن، باسی کوشتنەکەن، زۆر بە گەورەی باسی ئەەکەن، واتە زۆر بە تاوانێکی گەورە وێنایەکەن. حەدیثەکانی پێغەمبەریش صلی الله علیه وسلم لەو بارەوە یەکجار زۆرن. ئەوەی کە هاتبێتە با بڵێن کەمێک لە شارەزای لە ئیسلام هەبێت دەزانێت کە تاوانی قەتل، کوشتن بەناحەق، کوشتنی عەمدی چەندە تاوانێکی گەورەیە کە خوا سبحانه وتعالى ڕێک لە دوای هاوبەشدانان بۆ خوا سبحانه وتعالى دوای ڕەفزکردنەوەی خوایەتی خوا یان بەخواکردنی کەسێک کە جگە لە الله سبحانه وتعالى دوای ئەو تاوانە گەورەترین تاوان بریتە لە قەتل. وهي فرمي والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چەند جۆری کوشتن هەیە و بۆ چەند جۆر پۆلەن کراون؟ لە ئاینی ئیسلامە دوو جۆر کوشتنی سەرەکیمان هەیە. دوو جۆری سەرەکیمان هەیە کە قەتلی عەمدە، قەتلی خەتەئە، بەڵام لەو نێوەندەدا قەتلێکی دیکە هەیە، جۆرێکی دیکە هەیە کە پێ دەگوترێ نە قەتلی عەمدە بە ئەن قەستە، نە قەتلی خەتەئیشە، لە نێوانیاندایە. ئەوەی کە خوا سبحانه وتعالى لەبارەی مسلمانانەوە، لەبارەی خۆمانەوە ڕوونی کردوتەوە کە وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ. هیچ ئیماندارێک بۆی نییە ئیماندارێک بکوژێت ئللا بەهاڵە نەبێت. واتە کاتێک کەسێکی بڵێ مسلمان ئەگەر گوترا، ئەگەر بیسترا، ئەگەر ڕوویدا کەسێکی دیکەی کوشتووە لە مسلمانان، ئەوە دەبێت ئللا بە خەتە و بەهەڵە بوو بێت. ئەوەش مانای ئێوە نییە کە غەیری مسلمان دروستە ئینسان حەلالە بیکوژێت، کە لە ڕاستیدا ئەمەش وانە. غەیری مسلمانیش ئێمە بۆمان نییە ئەزیەتی غەیرە مسلمانیش بدەین مادام کەسێکی ذمیە، خاوەنی پەیمانە، بۆ خۆمان پەیمانمان پێداوە، ئەویش وەفای هەیە بەرامبەر بە عەهد و پەیمانەکەی خۆی، ئێمە کوشتنی ئەوانیشمان بۆ جائز نییە، بەڵکو ئەزیەتدانی ئەوان ئەزیەتدانی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم. جا ئەوە کە شتەکە کۆتایی پێهاتووە، مسلمان بە هیچ جۆرێک بیر لە کوشتنی عەمد و کوشتنی بەناحەقی هیچ کەسێک ناکاتەوە، چونکە کوشتنی هەر کەسێک بەناحەق وەکو ئەوەی وایە هەموو مرۆڤی سەرڕووی زەوی کوشت بێت، وەکو خوا سبحانه وتعالى فرموویەتی من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. جاء أجر إنسان كسيكي كشتبه وكوا بحوت مليار كسي سروي زوي كشتبه. هذه لزانان أفرمون أو آتم بستي أوانيش كبيشي استاشهبون وأوانيش أو مرفانش كدواي استاش دينا آراوا. جاء بزانة چند مليار كس درست به يعني تاواني كشتني يك كس بنا حق وەکوی وایە ئەو ملیارەها کەسەمان کوشت بێت، خوای گەورە دەستمان سەلامەت کە ومان پارێزێت. دەستخۆش کاک فەرمان، لە یاسای سزاداندا چەند جۆری کوشتنمان هەیە لە ڕووی یاسایە؟
خۆی لە ڕاستیە لە قانونە جیاوازی هەیە لە ڕووداوەکانە ئێمە دوو مادەی سەرەکیمانەیە 405 و 406 406 بۆ ئەو حاڵەتانەیە کە زەرفی مشەدەدی تایەوە تا لە ڕاستیە تونترە ینی سزاکەی وەکو ئەوەی کە کەسێک چەند کەسێک زیاتر بکوژێ یا پلان بە پلان کەسێک بکوژێ یا بە مەوادی ژەهر کەسێک بکوژێ یان لە ئوسوڵ و فروعی خۆی بکوژێت ئەمانە لەگەڵ چەند حاڵەتێکی ترایان بە کۆمەڵێک تروقی وحشیگەرانە کەسەکە بکوژێت ئەمانە زەرفی مشەدەدن و سزاکانی ئەدامە و مادەی 406 قەتڵە ینی قەتڵێک ئەگەر ئەم ڕووداوە توندانەی لەگەڵ نەبێت سزاکەی هەتایە ئەفو زیندانی موابەت یاخود موقەتە ینی سزنی موابەت بۆ موقەتە و ئەوەشی پەیوەندیدارە بە ئەو جۆرە حاڵەتانەیەوە کە کوشتنی بە هەڵەیە یاخود کەسێکە بە عەمدەن کەسێک ناکوژێ یاخود لە ڕووداوێکی ئۆتۆمبیل ئەمانە کۆمەڵێک مەوادی ترەوەی لە ڕاستە پەیوەندی بە قەتڵ و نێتی قەتڵیتیانێ ناکرێ وەکو قەتڵ لە ڕاستە و کوشتن باز بکرێ بەڵام بە گشتی ئەوەی کە کوشتن ئەو دوو مادە سەرەکیەمان هەیە لە قانونی عقوباتە تایبەتە بە ڕووداوی کوشتن. باشە کاک فەرمان تۆ وەکو پارێزەرێک ڕۆژانە بەرکەوتر دەبێت لەگەڵ لەم جۆرە تاوانانە و لەگەڵ دادگاکانی هەرێمی کوردستانە تا چەند یاساکان وەکو خۆی جێبەجێکرێت تا چەند تاوانبارەکان بە سزای خۆیان نەگەێنرێن لە شوێنی خۆیان. لە ڕاستیە من پێم وایە گرفتەکە کەمتر لە یاساکانەیە گرفتەکە ئەوەی وەکو جەنابە دەپرسی یاساکانە وەکو خۆی جێبەجێ ناکرێت من ئەوەی کە ملاحەزەم کردبێ لە ڕاستیە لە زۆربەی ڕووداوەکانی قەتڵە یعنی ئەو کەسانن کە ناترسن لە یاساکان و زۆر ناترسن لە ئیجرعات و لە ڕێکارنی کە بەرامبەریان ئەگیرێت واتە ئەو کەسانە کە بەجۆی لە زۆرەکان پشتیان قایمە یاخود پشتیان ئەگیرێ یاخود هاوکاری و کارەسانیەکان بۆ کرێت لە دەوائیر و لە موئەسسەکانە بەڕاستی ئەگەر ناوکو خۆی گرفت لە یاساکانە نییە کێشەکەوەی ئەو کەسانی دەست بۆ قەتڵە بن بەشێکی زۆری ئەم کەسانی پاڵپشتی کراون کەسانی لە یاسا دەرچوون کەسانی داوا کراون کەسان زۆربەی جار تاوانی پێشوەختیان کردووە کەسانێک کە پشتیوانێکیان هەیە واتە بە کورتی لە شوێنێکەوە بە نایاسایی ئەم جۆرە کارانە ئەکەن کە وازحەکە لەبەر ئەوەی پاڵپشتی کراون بە شێوەی نایاسایی بۆیە من لە خودی یاساکان گرفت نابینم بەڵکو گرفتەکە ئەوەی ئێمە موئەسساتی قانونی و زۆر دەستوریمان نییە لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا لەبەر ئەوەی دەستورمان نییە لەبەر ئەوەی پاشخانی حکومڕانیمان نییە لەبەروی حەزارەتمان نیە لە حکومڕانیکردنە ئێمە دام و دەستگا و دەوائیر و دادگا و بنکەکانی پۆلیس بە مڵکی حیزب ئەزانین تا ئێستا حیزبەکان بە مڵکی خۆیانی ئەزانن بۆیەش تا بۆ جۆرە مامەڵە بکرێت لەگەڵ موئەسساتە ڕەسمیەکانە تا بۆ جۆرە مامەڵە بکرێت لەگەڵ موئەسسە حکومیەکانە بە بڕوای من هیچ موئەسسەیەکی حکومی ناتوانێت زەمانی حەقی ئینسانەکانی ئەم وڵاتە بکات بۆ جۆرەی کە ئێستا هەیە بۆیە ئەم بارودۆخی کە ئێستاە گۆڕانکاری گەورە لە عقلی حکومڕانی هەرێمی کوردستانە ڕوونەدا بە بڕوای من موئەسساتی ئێمە چاک نابێت کاتێک موئەسساتی ئێمەش چاک نەبێت واتە کاتێک ئێمە دام و دەستگای پۆلیس نیشتیمانیمان نەبێت کاتێک دادگایەکی سەربەخۆی تەواو دەسەڵات پێدراومان نەبێت کە هەژمونی حیزبی بەسەرەوە نەبێت کە نەگەڕێتەوە بەرپرسە حیزبەکان کە کێشەی بۆ دروست نەکرێت کە تەداخولی تیان نەکرێت کە دادوەرە بە ڕێزەکانی بەتەیدانەرێن ئێمە ئەگەر توانیمان دەسەڵاتێکی دادوەری کارە و بەهێزی وامان هەبێت بە دڵنیایی و ئەتوانین بڵێن ئەکرێ حەدێک بۆ مەسەلەی ئەم ڕووداوە نەخوازراوانە دابرین و حەدێک بۆ گروپی مافیایی دابرین و حەدێک بۆ کەسانە دابرین کە حساب بۆ یاسانەکەن کە بەبێ ڕەچاوکردنی هیچ بنەمایەکی ئاینی و یاسایی و ئەخلاقی بە ئاسانی ئەتوان خەڵک ئەکوژن لە ڕاستیەوە تاوانەکان و هیچ ناکەن بۆیە گرفتە گەورەکە بە بڕۆی من ئێمە ئەتوانین بڵێ تا ئەم دقەیە موئەسساتمان نییە ئەگەر مبالغە نەبێ ڕاستە ئێمە دام و دەستگامان هەیە لێپرسینەوەکەن ئیجرعاتەکەن بەڵام بە شێوە حەقیقیەکە دام و دەستگای ڕاستەقینە و فەرمی و قانونی و نیشتیمانیمان بە بڕۆی من تا ئێستا لە هەرێمی کوردستان وجودی نییە ئەوەی کە هەیە وەکو بەداخەوە وەکو مڵکی حیزب بە محاسسە سەیرەکرێ یانی تەماش مامەل لەگەڵاکە باشە کاک فەرمان بەم شێوەی کە تۆ باسیەکەی لە ئایندەیە کە ئەم کۆمەڵە کەسە پشتیان قایمە لە ئایندە پشت پەل بۆ چیە کێشێ داهاتوی ئەم وڵاتە بەرەو کوێدا خۆتە زانی یعنی مەترسیەکە لێرەیە لە ڕاستیە ئێمە هەمیشە ئاڵێن ئەبێ ئاستێک بۆم بابەتە دامەرێت خۆی ئێتا ئەم کۆمەڵگەیە لە ڕووی سیاسیەوە عیلاجی بۆ نەدۆزرێتەوە تا دام و دەستگاکانی لەدەست ئەو کۆمەڵە دەسەڵاتداری کە ئێستایا بن ناتوانین باز لە چاکردنی بکەین لە خوارەوە بە پێچەوانەوە لەسەرەوە بێ ئیرادە سیاسیەکە و خودی سیاسەتەکە چاک بکرێ و ئەم دام و دەستگایانەی کە دام و دەستگای حکومین و ئێستا بارمتن لە دەستی کۆمەڵی گروپی حیزبیە ئەگەر ڕزگار بکرین ئێمە ئەو کاتە ئەتوانین من و تۆ هەموو هاوڵاتێکی ئەم نیشتیمانە ئەو کاتە سیقەی بە موئەسسە ئەمنیەکانی هەبێت سیقەی بە دادگاکەی هەبێت پێی وابێت دادگاکەی مافی ئەسەنێتەوە و موئەسسەکانی بەبێ کێشە بەڕاستی حەقی هەمووی پارێ بە بڕۆی من ئەوە نییە بەڵام هۆکارەکان تەنها ئەمە نین لە ڕاستە تەنها زەعیفی موئەسساتی ئەمنی و دادگای ئێمە نییە ئەگەر بە ویژدانەوە سیر بکەین چونکە کۆمەڵگەی ئێمە وەکو سەرەتاوتم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە تووشی کێشەی جەوهری بنیادی بووە و ئەم کێشانە پێویستی بە چارەسەرە پێویستی بە ئاوردانەوە پێویستی بە توێژوینەوەی ئێستا حکوومەت تەنها لە کەرتی مووسەیە وجودی هەیە و بە هەموو قووەتی خۆی
خەریکی دابینکردنی موچەیە بەڵام هێشتا ناتوانێت تەختی ئەوەش بکەواتە ئەو کێشەی بۆ چارەسەر ناکرێت لە کاتێ حکومداری تەنیا دابینکردنی موچە نییە حکومداری بریتیە لە هەموو چارەسەرکردنی هەموو گرفتانی کە ئێمە ئێستا باسیەکەن و ئیدارەدانی هەموو پنتەکانی وڵاتە بە شێوەیە یاسایی لە ڕاستیە بۆیە من پێم وایە حکوومەت هەرێمی کورد کاکە هۆکارێکی تریش کە ئێستا زۆر سەرەکی ئێمە تقریبا ئەوە 10 ساڵێک ئەم کۆمەڵگەیان سەرقال کردووە بە وجودی قەیرانی دارایی بەم بیانەوە واتە 10 ساڵە گەنجەکانی ئەم وڵاتەنە هەری دامەزراندیان لە کەرتی گشتی هادەستەکەوێ نە لە کەرتی تایبەتیش هادەستەکەوێت چونکە کەرتی تایبەت کەرتی حیزبیە لە هەرێمی کوردستانە کۆمەڵی کەرتەکە دروست کراوە بۆ سپیکردنەوەی پارە ئۆشتان لە ڕاستیا بۆ ئێمە بنیادی اقتصادیمان نییە تا گەنجەکانی ئێمە ئیشتیا بکەن کۆمەڵگەی ئەگەر کار و ئیش و کار و پارە و معاشیانە بێ ئەی چۆن تاوانتیاڕونە دەستخۆش مامۆستا لە دنیای ئەمڕۆیە ئەو هۆکارانە چین کەوا لە کەسێکەکە وەکو کاکفەرمان باسی کرد دەستی بچێتە گیانی کەسێکی تریا خۆی سەرڕای ئەو قەیرانانەی ئێستا لە هەرێمی کوردستانە چی هۆکار؟ بەڵێ بێگومان هۆکارەکان زۆرن بەڵام ئەوەی کە بڵێن سەرەکین بە بۆ چوونی من دوورکەوتنەوەی ئینسان بۆ ئەو ئامانجەی کە لە پێناویدا دروست کراوە و دوورکەوتنەوەی لە ڕێنمایی و ئاراستە خواییەکان ئەو ئاراستەین کە لایەن خوای پەروەردگارە هاتوون و ئەو پەروەردە دینیەی کە ئینسان دەکات بە ئینسانێکی دیکەی ئیجابی سوودبەخش لە جیاتەوەی کە ئینسانێکی سەلبی بێ ڕوخێنەر بێ و زیان بەخش بێ بە خەڵک ئێمە ئەمڕۆ لە کۆمەڵی ئێمەدا تاکەکان بە ئاراستەیەک ژیانیان بە جۆرێک لێکراوە تاکەکان خێزانەکان کە بەس بیریان لەسەر لانی دارایی بێت واتە ڕەنگە بڵێم مبالغە نەبێ ئەگەر بڵێم دەسەڵات یان ئەو حکوومەتەی خۆمان وای کردووە خەڵک زیاتر تەرکیزی لەسەر لایانی دارایی و ئابوووریەکەی بێت چۆن موچە دابین کە بۆ خۆی چۆن بتوانێت بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵەکەی دابین کە اینجا ڕێگاکانی بەدەستهێنانی ئەو موچەیە یان ڕێگاکانی دابینکردنی ئەو بژێوی ژیانش قڕس کراوە کە قڕس کراوە مرۆڤەکان تەنها بیریان لەلانی مادی ژیانە بەس بوعدە با بڵێن دنیایی و مادیەکە دەبینن لایەنە ڕوحیەکەیان تا ئاستێکی زۆر فەراغی تێکەوتووە اینجا لەو لایشەوە یاسایەک هەیە بەڵام لە ڕاستیدا یاسا خەڵک ڕاستەڕێ ناکات ئەوەی کە مرۆڤ ڕاستەڕێەکە ئەوەی مرۆڤ ئەخاتە سەر شارڕێگەیەکی کە شیاوی ئینسان بێ سەری بەرزکە ژیانی ئاسوودەکە بریتە لە پەروەردە تەواو فەرامۆش کراوە ئەگەر شتێک هەبێ بە ناوی پەروەردە لە پەروەردە ڕاستەقینەیەکەیە دوورە بۆیە هۆکارەکان لایانی با بڵێن فەراغی دینی لە پەروەردەی هەر ئینسانێکە لە لایانی ڕوحیەکەیە نەبوونی پەروەردەی یاخود نەبوونی پەیوەندی ئەو ئینسانە لەگەڵ خوای خۆیە لەگەڵ دینەکەی خۆیە ئەمە خاڵێکی بەهێزە کە تەماشاکەی زۆر بەهرە زۆری تاوانەکان ڕوو لە زیادبوونەکەن لە نێویشیاندا قەتل بەداخەوە بۆیە ئەوەی کە گرینگە حکوومەت بیرێ بکاتەوە دەسەڵاتدارانی ئێمە بیرێ بکەنەوە یعنی ناکرێت شتێکی زۆر با بڵێن وەکو خاڵی دووەم و سێەم و شتێکی زۆر ئەهوەن سەیریکەن دەبێت تەماشا بکەن بۆ ئەو هەموو حاڵەتی کوشتن و تاوانکاریە دەکرێت هۆکارەکان چین بەبێ هۆکار نین ئەوان لێکۆڵێنەوەی ورد بکەن و عیلاجی بکەن ئەگەر لە خەمی تاک و خێزان و کۆمەڵگەی کوردەوارین بە قەناعەتی من ئەو کەسەی ترسی خوا لە دڵیا بێت ئەو کەسەی ترسی خوا لە دڵیا بێ دەستی ناچێتە ڕشتنی خوێنی هیچ ئینسانێک لەبەر نەک لەبەر یاسا چونکە ئەمڕۆ یاسا لە کوردستان بەتابەتی یاسا شێوەیەکی مەتاڵی هەیە هیچ گومانی تێدا نیە دەستی کورتە چاوی زەعیفە بەڵام ئەوەی ترسی خوای لە دڵا بێ بێگومان گەورەتر لەوە ناتوانێت تاوانی کوشتنی لەم جۆرە ئەنجام بدات. باشە مامۆستا لە شەریعەتی ئیسلامدا بە کەسێک گریمان تاوانێکی ئەنجامداوە بە پێی شەریعەت با سزاکەشی کوشتنەوە بێت بۆ نمونە ئەم کەسەکە ئەتوانێت خۆی بە کاری ئەنجامدانی کوشتنەوەکە هەستێت یان نەخێت دام و دەستگایەک شوێنێکی تایبەت هەیە بۆ ئەنجامدانی ئەم کارە ئەمە چۆنە بۆمان ڕوون بکەرەوە مەسەلەی کوشتن طبعا ئێمە شتێکمان هەیە کە پێ دەوترێ قیساس و تۆڵە سەنەوە یان هەندێک حاڵەت هەیە کە کەسەکە شیاو ئەکا کە بکوژرێت ئەویش بۆ پاراستنی یان بۆ بنەبڕکردنی کوشتن بەڵام ئایا کێ ئەو کەسە کێ با بڵێن بەو کارە هەڵەستێت ئایا کەسێک ئەگەر سیر بکە ئەوەی بەرامبەری شایستەی ئەوەیە کە بکوژرێت
ئەیکوژێت یاخود کوشتن بەشێکە لە حەد و لەو باڵین یاسانەی کە خوا سبحانه وتعالى دیاری کردووە تەنها دەسەڵات بۆی هەیە پێ هەڵسێت. کوشتن حەدێکە تاک ناتوانێ، زانان هەمویان لەسەرەوە کۆکن، تاک ناتوانێ، کەسێک بۆ خۆی ناتوانێ پێی هەڵسێت، بەڵکو دەبێت دەسەڵاتێکی دادگەر، دەسەڵاتێکی مسلمان پێی هەڵسێت. بەڵام ئەگەر کەسێکی لێ کوژرا بێت بەناحەق، لێی کوژراوە هەم بەناحەق هەم بە عەمدی، واتە بە ئالەتێک بە شتێک کوشتوویەتی کە ئالەتی کوشتنە و بە مەبەستیش بۆ ئەو کەسە ناردوویەتی با بڵێن بە مەبەست تێگرتووە لێی داوە، ئەگەر ئەو کەسە کە قاتیلە شایستەی کوشتنەوەیە ئیذن و بڵێن مۆڵەتی ئەوە کە ئایا ئەو کەسە قاتیلە بکوژرێتەوە یان نە، ئەوە لە لای کەسوکاری کوژراوەکەن. بەڵام کەسوکاری کوژراوەکە بۆیان نییە پێ هەڵسن ئەو کەسە قاتیلە بکوژن، بەڵکو دەسەڵاتی تەنفیزی، دەسەڵاتێکی دادگەر و مسلمان پێی هەڵدەستێت. بۆیە ئەگەر هەر هۆکارێکە بێ جگەل لە یەک هۆکار، ئەگەر کەسێک دڵنیا بێت با بڵێن هێرش دێنێ بۆ ئینسانێک پەلاماری دەدا، دڵنیا لەسەرەوە کە دەیکوژێت، ئەو ئینسانە بۆ ئەوەی دیفاع لە خۆی بکات دەبێ هەموو ڕێگایەک بگرێتە بەر کە نەکوژرێ. لە سەرەتادا هەندێک کار ئەنجام دەدا، هەندێک ڕێکار هەیە دەیگرێتە بەر، بەرامبەرەکە لاواز دەکا بۆی نەیکوژێت، بۆ منە برینداری دەکا، بۆیە کۆمەڵی شت هەیە دەیکات، نابێ بیکوژێت لەسەر ئەویش لە سەرەتایە. بەڵام ئەگەر دڵنیا بێ ئەو کەسێکی دیکە لە بەرچاوی خۆی کوشت و ئەویش هەوڵیدا کە بێتوانایکە لەوەی کە ئەویش بکوژێ، بەڵام نەیتوانی، ئەگەر لە نەتیجە ئەم کەسەی بەرامبەر کوژرا، ئەوە بابەتێکی دیکەیە، قسەیکی دیکەیە. بەڵام ئەوەی دیکە کە ئێستا خەڵک دەیکات بە ناوی ئەوە کە لەسەر حەقی خۆی یان لەسەر ناموسی خۆی یان لەسەر کۆمەڵی شت، بێگومان ئەوە دەسەڵات دەبێت پێ هەڵسێت، دەسەڵاتێکی دادگەر و مسلمان، نەک تاچێک پێ هەڵسێت. سپاس کاک فەرمان. لێرە لەوێ دەبیستین و بەگوێمان دەکەوێت کە دەڵێن تاوانباران بە گەیاندنیان بە سزاکانیان جیاوازیان لە نێوانیانە کرێ. ئەمە ڕاستە، لە هەرێمی کوردستان ئەم شتە بوونی هەیە. خۆی لە ڕاستیە یعنی من وەکو ئاماژەم پێدا تا ئەوکو دەسەڵاتێکی دادوەری زۆر سەربەخۆ زۆر کاران نەبێ ناکرێت، ینی زمانی حەقی هیچ کەسە بکرێنەوە دادگاکانە. و ئێمە ببوورە قسەکەش پێ بڕم، دادگا هیچ ڕۆڵێکی نابێ. دادگا ڕۆڵی خۆی گێڕاوە بە شێوەیەکی جزئی، چونکە دادگا ناتوانێت هۆکارەکانی کوشتن چارەسەر بکات. دادگا لە پاش ڕووداوەکان ئیشی دەست پێەکە، لە دوای ڕووداوەکانیش پێویستمان بە دادگایەکی زۆر کارە و فعالەیە، پێویستمان بە دادگایەکی زۆر میهەنی هەیە، پێویستمان بە دادگایەکی زۆر سەربەخۆ هەیە، پێویستە کێشەکانی ئەوانی چارەسەر بکرێت، چونکە ئێستا ئەگەر گوێ لە قسەکانی ئەوانی شەگیرێت پرۆسەی لێکۆڵینەوە، قۆناکی لێکۆڵینەوە، لێکۆڵەر، بنکەکانی پۆلیس، ئافسەرەکان، دادگاکان یەک دنیا کێشە و مەشاکلت بۆ ڕێزەکان ئەڵەن ئێمە ئەوە مەشاکلەکانمانە لەبەر ئەوەی پێداویستیمانە، لەبەروی ناتوانن ڕابگەن بشتەکان. یعنی ئەوانش کێشە و گرفتی خۆیان زۆرە، بەڵام بەگشتی ئێمە لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێدا لەبەروی تا ئەم ئاستەی ئێمە قسەی دیاکەن، ئێمە دام و دەستگای نیشتیمانی و سەربەخۆ و دەستوریمان نییە و مؤسساتی ڕسمی و فەرمیمان لە ئاستی باڵا و پیشەیە نییە و دادگاکانیش لە هەرێمی کوردستان بەشێکن لە واقعی کە ئێستا هەیە و خودی دەسەڵاتی دادوەری لە دوای ساڵی 2007ەوە بە یاسایەک جیاکراوەتەوە، پێشتر هەر یاساشی نەبووە لە ڕاستیە. لەبەر ئەوە خۆی دەسەڵاتێکی تازەیە و هەژمۆنی یەکێتی و پارتیش بەسەر ئەو دەسەڵاتەوە تا ئێستا، یعنی بابەتێکی ترە، چونکە مەسلەی هەژمۆنی حیزبیش بەسەر دادگاوە تا ڕادەیەکی زۆر زیانی لە دادگا و لە پێگەی دادگا و لە ڕۆڵی دادوەری داوە لە هەرێمی کوردستانە، ئەوە بابەتێکی ترە. با بڕای من دادگا بۆ دۆخی ئێستاوە ناتوانێت ڕۆڵێکی گلاکەڕەوە بگێڕێت لەو بابەتانەیە، لەبەرەوەی کە باسم کرد ئیشی دادگا دوای تاوانەکان دەست پێەکە و ئەوەی لە ئەسڵ ئابێ پێش دادگا ڕێگە بە حاڵەتەکان بگیرێت و ئەم کۆمەڵگەیە لە پێش دادگاوە چارەسەرکە دادگا لە کۆتاییەکەیە. بەڵام لە ڕاستیە خودی دادگاش دەتوانێت ڕۆڵێکی زۆر باش و یەکلاکەرەوە بگێڕێت. ئەتوانێت کەسێک کە تاوانی کوشتنەکە بە 2 هەفتە هەواڵەی مەحکەمەی بکە، لانیکەم بە مانگە یەک لای کاتەوە سزای خۆ وەربگرێ و بینێرێتە شوێنی خۆی لە ڕاستیە و گوێ بە تەداخل نەیە، گوێ بە دەسوەردان نەیە، قەزەکان بەلاڕێیان نەبرێت، سزاکان کەم نەکرێنەوە، گوێ بۆ ئەم لاولا نەگیرێ. بابەتێکی تریش کە باز ئەکرێ وەکو هۆکارێک بۆ زیادبوونی تاوانی کوشتن نەمانی سزای لە سێدارەدانە لە هەرێمی کوردستان، چونکە سزای لە سێدارەدان بە قانون ڕانەگیراوە. تا ئێستا لە قانونی عقوباتی عێراقی و ئەو قانونی لێرە و لە کوردستان جێبەجێکرێ سزاکە ئەسەپێنرێ بەسەر تاوانبارە ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە، بەڵام سزاکە لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێ مەگەر کۆمەڵی حاڵەتی زۆر ئیسtisنا هەبێت. ئەوە وەکو یەکێک لە هۆکارەکان باسەکرێت کە لەبەرەوەی سزای لە سێدارەدان نەماوە بۆیەش یعنی تاوانەکانی کوشتن
زیاتر و زیاتر ڕوو لە زیادبوونەکەن چونکە ناوبەناو هەر 5 ساڵ جارێک تقریبا بووەتە عورف کە لە ڕاستی ئەمە یاسایی نییە یاسایەکی لێبوردنی گشتی دەرەچێت لە پەرلەمانەوە کە یاسای لێبوردنی گشتیش دەرچوو ئەگەر ئەو کەسێک بکەری تاوانەکەی قاتڵەکەی کردووە ئەگەر لەگەڵ عایلەی کوژراوەکە سوڵحی کردبێت ینی لێی خۆش بوو بن تەنازولی بۆ کرابێ بە یاسای لێبوردنی گشتێکە یێتە دەرەوە ئاسان ئەگەر لێبوردنی گشتیش نەیە هەر سوڵحی کردبێ ئۆتۆماتیکی عقوبەکەی دابەزێ بۆ 4 ساڵ و 5 ساڵ و 3 ساڵ یاخود لەو دەوروبەرەیە بۆیە بە گشتی زۆری یاسای لێبوردنی گشتی بە بڕای من کە ناوبەناو یاسایەکی لێبوردنی گشتی دەرەچێ و نەمانی سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان ئەگەر چیمەوە یعنی من خۆم لەو کەسانە نیم لە یانگیری ئەوم سزای لە سێدارەدان بەم جۆرە ئێستا جێبەجێکرێ و بەو بابەتێک قسەی خۆی هەڵەکرێ چونکە من ئەگەر پێم وابێ دادگاو بن کە ئەمریەکان زەمانی حەقی تۆمەتباریش نەکەن ناکرێت زای لە سێدارەدان جێبەجێ بکرێت چونکە لە دادگایەکە بێت 100% بە تەواوی دڵنیابی لێ مؤسسەیەکی ئەمنی بە 100% بە تەواوی دڵنیابی ئەو جا کەسێکی بدەیت دەست بیکنکێنێ و سزای لە سێدارەدانی بەسرا جێبەجێ کەواتە زۆر بە کورتی پێم بڵێت چ بەدیلەکەی بۆ دەرباربوون لەم بارودۆخەی ئێستا بەدیلەکەم پێویستە حکوومەتێکی کارامانە بێت لە خەمی خەڵکەکەیە بێت لە ڕاستیە لە خەمی چارەسەرکردنی کێشەکانیە بێت چونکە لە ڕاستیە مەسەلەی کوشتن تەنها بە زیادکردنی بنکەکانی پۆلیس حل نابێت تەنها بە زیادکردنی ئەفسەر و دادوەری لێکۆڵینەوە و دادگا ئەوانە چاک نابێت پێویستە کۆمەڵگەکە چاک بکرێت پێویستە حکوومەتە بەدەم خەڵکەوە بێت پێویستە لەسەر هۆکارەکانی کوشتن بوەستێ ئەوەی کە پێویستە بەجددی لەسەری بوەستێ و حکوومەت خۆیەتی ئێمە تەنها قسەی لەسەرەکەن میدیا تەنها قسەی لەسەرەکە تەنها ئەو وروژێنێ ئەوە حکوومەتە بێ دیراسی بکات لێکۆڵینەوەی لێ بکات و حەدێکی بۆ دابنێ لە هۆکارەکان بکۆڵێتەوە لانی کەم ئەم مەسەلەی قەیرانی داراییە کە کۆمەڵگەکەی بە تەواوی تەدمیر کردووە لە ڕاستیە بێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە چونکە لەو فەرەزنا ئەم ساڵ کێشەی موچەش چارەسەر بکرێت کۆ کێشەی فیئەکانی کە چارەسەر نەکراوە خۆم کۆمەڵگەی هەمووی بریتی نییە لە موچەخۆ لە ڕاستیە مەسەلەی بێکاری و بە بڕامی قەیرانی دارایی ئەگەر چارەسەرێک بۆ ئەندۆزرێتەوە زۆر خراپە بۆ زۆرمێنێتەوە مامۆستا حەسەن کوشتنی بە ئەن قەست لە دنیای ئەمڕۆدا بەپێی شەریعەتی ئیسلام سزاکەی کوشتنەوەیە بەڵێ بۆ کوشتنی بەناحەق ئەگەر کەسێک کوشتنێک ئەنجامدا بەناحەق بێت و بەعەمدی بێت بێگومان سزاکەی کوشتنەوەیە واتە تۆڵەی لێسەندرێتەوە و ئەو کەسە دەکوژرێتەوە ئەوەی کە ئێستا پیاڵێن لە سێدارە دەدرێت و لە سێدارەدانی ئەو کەسەی کە بەپێی بەڵگەی حاشا هەڵنەگرت سەلمێندرا لە دادگایەکی شەفاف دادگایەکی بە معنای کەلیمە بێلایەن و شیاوی هەڵسەنگاندن و تحقیق و داگایکردن سەلمێندرا کە ئەو کەسە ئەوەی بەرامبەری بەناحەق کوشتووە ناحەقیەکەش شەرع دیاری دەکا نەک میزاجی کەسەکان نەک ئەرەوە بەرامبەرەکەی قسەیەکی پێگوتووە جنێوێکی پێداوە یان ڕەفتارێکی ناشرینی بۆ بەرامبەر کردبێ ناحەق پێناسەکەی لە شەرعدا هەیە کە بابەتێکی دیکەیە ئەگەر بەناحەق و بەعەمدی بوو بێگومان سزاکەی کوشتنەوەیە و ئەو کوشتنەوەیە ئەو سزای لە سێدارەدانە ئەوە دروست دەکات کە ڕێژەی کوشتن کەمە بێتەوە خەڵک ترسی دەبێت ئەگەر کەسێک بزانێت بەرامبەر بکوژێ بەناحەق و بەعەمدی دوای دەکوژرێتەوە دەست هەڵەگرێت لە کوشتنی خەڵک بۆیە خوا فەرمێ وەلەکم فی القصاص حیات یا ئولی الألباب ئێستا لە هەرێمی کوردستان وەکو جەنابی پارێزەر باسی کرد کە سزای لە سێدارەدان هەڵگیراوە بۆ تەنها لەبەر ئەوە لەبەر خاتری ئەوە کە وڵاتانی ڕۆژ ئاوا لێمان ڕازی بن پێمان بڵێن ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان لە نێو عێراقدا جیاوازە وەکو ئێمە بیر دەکەنەوە ئەوەتە وەکو ئێمە سزای لە سێدارەدانی پێشتێکی با بڵێن خراپە وەکو ئێمە یعنی بەجۆرێکن بۆی زیاتر لەگەڵیان بێت کە لە ڕاستیدا ئەمەش زیانی خراپی هەبوو ئەگەر بە هەڵە ئەم کارەی کرد بەپێی شەریعەتی ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵەکرێت ئەو کەسێک کە بە هەڵە کەسێک دەکوژێت سزاکەی لە سێدارەدان نییە لە سزاکەی لە کوشتنەوەش نییە چونکە کە هەڵە بوو بێگومان جیاوازی زۆرە لە نێوان عەمدی و خەتە مادام هەڵەیە ئەوە لە بەرامبەردا سوڵح هەیە یان ئەو کەسێک کە کەسەکەی کوشتووە بڵێن خوێن دەدات کە خوا لە قورئانە باسی کردووە دیەیەک دەدات کە خوێنیدا ئەو خوێنێ بەپێی بڵێن جۆری کوشتنەکە یعنی شێوازی کوشتنەکە بڵێن ئەو کاتە دیاری ئەکرێت جۆر خوێنێکمان هەیە کە پێڵێن دیەی مغەلڵەڤە و خوێنێکیشمان هەیە کە خوێنێکی ئەستور نییە واتە کەمترە ئاستی لە ڕووی قیمەت و بەهایەوە لە ئاستێکی نزمتردایە بە شێوەیەکی گشتی ئەمە لە کوردستان و جەنابی پارێزەر ئاماژەی پێکرد پێم خۆش بوو ئەوە قسەیەک لەسەر ئەوە بکەم کە لە کوردستان ئایا ئەوانەی کە خەڵک دەکوژن بەناحەق بەعەمدی خەڵک ئایا دەگەن بە سزای شایستەی خۆیان بێگومان نەخێر ئێمە لە کوردستان خەڵکێک هەیە بکوژە بەڵام ڕەنگە دەسەڵاتی هەبێ ئێستا ڕەنگە پۆستی هەبێ جا لە سلکی عەسکەری بێ یان مەدەنی بێ بۆیە جۆرێک لە هاندان هەیە بۆ کوشتن
چونکە کەسێک دەکوژێ یعنی لە لای حیزبە دەسەڵاتدارەکان بێگومان بەتابەتی لە ڕەنگە لە خۆیانی نزیککەنەوە خەڵکێکی دیکەی پێ بترسێنن ئەمەش بێگومان مەترسێکی گەورەتری دروست کردووە. سوپاس مامۆستا حەسەن عەبدوڵڵا مامۆستایانی لە ستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمان بووی هەروەها کاک فەرمان حەسەن پارێزەر لە ستودیۆ لەگەڵ مەمیوان بووی. سوپاس بۆ ئامادەبوونتان ڕاڵم پێشکەشکردن هەر شاد.